ئیدارەی یانەی هەڵەبجە دەربارەی کێشە و گرفتەکان یانەکەیان وەرشی هەڵەبجە کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ڕێکخست. لە کۆنگرەکەدا بۆ ڕای گشتیان خستە ڕوو کە یاریزانانەی وازیان یاریکردن هێناوە بۆ یانەکە مەوەی پارەوە بۆ و خەیرانی نەبوونی پارەیان هەبووە. سەرۆکیانی هەڵەبجە دەژڵێت لە چەند ڕۆژی داهاتوو پارە پەیدا دەکەن و قەرزێ و یاریزانانە دەدەنەوە، بەڵام چیتر پەیوەندیان بە یانەکەوە نامێنێت. ئەوەش دەخاتە ڕوو هەر پێیج و ئەکاونت و کەسێک دژیانەکە و یاریزانەکانی یانەی هەڵەبجە بکات داوای یاسایی دژی دەگرنە بەر و وەک یانەی هەڵەبجە کێشەیان لەگەڵ هیچ کەسێکدا نییە. هەر بۆیە لێرەوە ئێمە ئەوە ڕاگەینین ئەو کێشانەی کە دروست بوو لە بەشی تۆپی پێیانەکەمان ئێمە هیچ کێشە و گرفتێکمان لەگەڵ هیچ کەسێکان نییە. ئەو یاریزانانە بە ویستی خۆیان لەبەرەوەی کە لە کاتی خۆیان مافەمادیەکانی خۆیان وەرنەگرتووە لەو کاتان ئێمە نەمانتوانێت و بۆیان دابین بکەن، ئەوان ئامادەیان نەبوو کە یاری بۆ یانەکەیان بکەن. هەر بۆ هۆکارەوە بوو کە ئەوان لە یاریکردن کشانەوە، ئێمەش دوای کشانەوەی ئەوان تیمێکی تازەمان دروست کردووە و بۆ بەشداری و کۆتایی پێهێنان بە خولی پلەیەکی کوردستان بەردەوام بین لە خولەکە و تا کۆتایی خولەکە. لەبەرەوە لە چەند ڕۆژی ئایندا ئێمە ئەو بڕەپارەی کە ئەو یاریزانانە کە قەرزاریانین بۆیان دابین دەکەین و مافی دەستبەرداربوونیانەینێ لەم نادیە و هیچ مافێکیان بەسەر یانەی وەرشی هەڵەبجەوە نامێنێ. وەکو دەستەی یانە هەر کەسێک، هەر ڕاگەیانکارێک، هەر ئەکاونتێک، هەر پەیجێک کە دژی یانەکەمان و دژی شخصی ئەندامانی دەستەی کارگەڕی یانەکەمان لێدوان بات، ئێمە ڕێگای یاسایی گرینە بەر و بەرامبەریان و لەمە دووە چاوەڕێی ئەوە ناکەین کە خەڵک بۆ شێوازە هەم سوکایەتی بە یانەکەمان بکە و هەم بە ئەندامانی دەستەی یانەکەمان بکە، چونکە ئەوە ئەوێتە بابی شخصیوە و ئەو شتانش کە چووە بابی شخصی و کاتەش ئێمە وەکو یانە مدعیە بین لەسەر ئەو کەسانی کە بەرەوڕی یانەکەمانە بنەوە.